دي ما شاء الله وسام ياسين الرسمو مع مساعدون بتايات مع مساعدون شو معنا صلاونا مع مساعدون يا دي ما شاء الله كل الجيان هلا ها وسام ويصلاو لتشوفي يصلاو لك على خالي كاكا علي احمد بو فيروز باي بو خوشبختي بو كوزاوا علي احمد بو باوكي بو كخانه بتايبت اما بمنافسه ياسين نمرشا كم بقي سفيان جي صلاوي ليبي راشا هاي صلاو ماشي كوسا قول أقرب شاو كبيبان يقداد ديال قد بيروس بي يصوفي كمان وساقيان صلاو لا حاجي أركاني زمان كيف ينجوان حاجي أركان علو سيورا دانشوا أو دفتر الله وباو كيبو كنقشينا هاي صلاو تانيبي كاميران ديالو شايدة بيروس بي نازانم بۆچی ئەمڕۆ بە غەمگینی ئەو بینم ئەڵێ حەچیە ئەڕوان ماو چاوانتە تۆزێ کزە سڵاو دا کامران باوکی بوو 250 بە مناڵەکەیان ناردەبوو 250 سڵاو دا حاجی زەمان گیان سڵاوی دەبێ هەی سڵاو داکو ماڵیەوە بۆ عەرە خژلوور بە تایبە چۆمانە بۆ حاجی شوانەی گوڵ و دڵ سڵاو دا حاجیە بزۆر سڵاودا حاجی ئەرکان گیان حاجی ئەرکانی زەمان نەدڕاوە کەی پێم توێن نەدڕاوە گەڵا نەدڕاوە نەوەڵا بتڵە خوێنەوە بۆ باوکی بوو بۆ مامەکان بوو بۆ خاڵەکان بوو بۆ پیرۆسبایی نەبوو کوزاوە بۆ سەرجەم شاییەکە هەر بۆ مامە کامران باوکی بوو گەڵا و شایمانە بۆ ڕازێنێتەوە کامران نەکوێی سڵاودا حاجی زەمان سڵاودا حاجی ئەرکان بۆ مامۆسای گوڵ و دڵ چای ماژەکەی قوربان شلێر گیان سڵاودا ناوچای شلێر مناپەسەی حاجی کیە با بێنە گەلاڵە خوژلوودا سڵاودا حاجی گیان حاجی ئەرکان محەممەد جان تۆ سەوتی گرێ تۆزە سەبووریمان وان حاجی بەخێر بێ
گیان سڵاوی لێبێ یاسینە ڕۆژ نوریە ڕۆژەمە پارەدراوەکە نوریە ڕۆژە ئای سڵاوی لێبێ دەری خزرگای سەلاجەکە هشکان ئەی بەخێر بێ نوریە ڕۆژ ئەڵێ بۆ حاجی گیان بۆ حاجیەرکان حاجیەرکانی زەمان ئەڵێ بۆ حاجی مەناپەس مەکان تۆزیەکەم دیبرن سۆپ سڵاو لە حاجیەرکان سڵاو لە حاجی زەمان ورە سڵاوی لێبێ دانانەکەی پێنجوێن باوکایی گۆڕەیت بەمبەروە بارە هەر بۆ بوو کوزاوە بنەماڵی بوو کوزاوە میوانانی بوو کوزاوە بۆ مامۆسا کاروان بۆ مامۆسا وسامە ئەندامانی کۆڕی مۆسقا سڵاوی لێبێ بۆ مامۆسا کاروان لەولاو مامۆسای خۆشەویست و گوڵ و دڵ تاجی سەرە سڵاو لە حاجیەرکان حاجی گیان دەست بەخێر بێ یاخواتر واناسە بۆ پارەدراوەکانی حاجی نووری تەک سڵاوی لێبێ کاکە محەممەدی نووری بۆ باوکی بەڕێزی بە تایبەت محەممەد نووری سڵاوی لێبێ بژی کاکە نووریە ڕەشە مەناپەساکە ئەڵێ ئەو شامپانیە بۆ هودەکەمەوە نووریە ڕەش بۆ پارە ملی مرکزی سڵاوی لێبێ سڵاو لە حاجیەرکان گیان حاجی زەمان گۆڵباران بۆ باوکی بوو دەڵێ ئەڵێ مامە کامران بۆ دەسێنای لە گیرفانە مامە کامران وەرە بەخوایە هەڵەپەڕی یا شاباشەکەی ئەوە حاجیەرکان وەرە سڵاوی لێبێ دەسەکەی بە گیرفان دەرچوونی نییە گەڵەبەرە فقط بۆ باوکی بووکێ ئەڵێ ڕۆ و چاوانیان کچە بینم نازانم چییە بەخواڵی دزی لێکرا ئەڵێ کێشەم نییە حاجی سڵاوی لێ سڵاو لە باوزاوە باوزاوە بۆ باوکی بووکێ بۆ سەرجەم میوانەکان بۆ پیرۆزبایی لە بوو کوزاوە بۆ حاجی زەمان گیان بە تایبەت باوکی زاوە باوکی بوو کە نەخشینە هەی باوکی بوو کە نەخشینە مامۆسا بۆ بە خێراتن لە سەرجەم میوان عەزیزەکە بۆ پیرۆزبایی لە بوو کوزاوە بۆ ئەوەی خزم و کەس و کارە بۆ حاجی زەمان گیان بە تایبەت مامۆسا ئیسۆپ یەک کامەڵ سڵاوی لێبێ حاجی زەمان بڵێ ئەم بتڵە خوێنە بۆ کییە بۆ خۆیەتی فقط بۆ خۆی فقط بۆ حاجی زەمان گیان بۆ خۆی گوڵبارانی نەدووە بۆ باوکی زاوە باوکی بوو ئەڵەو شایەنە دە پیرۆز بێ بۆ نوریە ڕەش یاسینە ڕەش سڵاو لە گشتی ئەوە شاباشە وەڵای لێرە بتڵە خوێنە سڵاو لەو بتڵە خوێنە دۆک بەخێر لە حاجی زەمان لەلانی کاکە مێقدادە و بۆ باوکی بوو کە نەخشینە ئەڵێ کامران گیان 5,000 داوە حەسێبمان کردووە دوایی نەیزێنیدە و دڵی خۆشەوە دەلای بێگانەوە دڵی خۆشەوە دەلای بێگانەیە دڵاکای منی وای وای خستە وێرانەوە ئەو دڵای منی خستە وێران دەی حاجی زەمان گیان بە تایبەت بۆ خۆی بۆ شامپانەکەی ئاڵوگۆڕە باوکە سڵاو لە کاکە فەرات ئیسۆپ کاکە فەرات بۆ کێ بۆ مامۆستا کاروان بۆ مامۆستا
ئۆسامە بە تایبەت بۆ ئەندامانی سڵاوی لێ بە بۆ مامۆستا کاروان ئەی سڵاوی لێ بێ بۆ باوکی بووکێ باوکی زاوە کاکە فواد گەڵاباران بۆ باوکی بوو کە نەخشینە بۆ حاجی ئەرکانە بە تایبەت بۆ حاجی ئەرکانی زەمان کاکە فواد